بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی ڕایگەیاند ئەو ڤیدیۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بۆتەوە کە گوایە مشک و جرج لە ناو خەزانی ئاودا تۆپیون پەیوەندی بە ئاوی سلێمانیەوە نییە. ئامان جەلال گوتەبێژی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوەیاندا ڕایگەیاند ئەوان ڕوونکردنەوەیان دەبێت لەسەر ئەو ڤیدیۆی هەندێک پەیج و کەس لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاویان کردوێتەوە. ئەوەشی خستۆتە ڕوو ئەوان دڵنیان لە پاکی ئاوی سلێمانی و بەردەوام لەلایەن بەڕێوەبەرایەتیەکە و تاقیگەی تەندروستی سلێمانیەوە پشکنینی بۆکرێت و هیچ کێشەیەک لە پرۆژەکانیاندا نییە. ئێمە بەردەوام پشکنین تاقیگەی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی کۆمان و هەروە تاقیگەی تەندروستی سلێمانی بەردەوام پشکنین ئەکرێت. هیچ کێشەیەک لە پرۆژەکانی ئێمەیان نییە. ئێمە ئەگەر هەر گرفتێک هەبێت تەندروستی ئێمە ئاگادار بکاتەوانەیە ئێمە تەندروستی هاوڵاتیانمان بەلاو گرفتەکە ئەگەر یە گرفتە بێ ئێمە ئەو ئاوەی کە پیسە نانێنین بە هاوڵات. مادەی هۆشبەر مەترسیەکی گەورەیە لە هەموو جیهاندا و بەکارهێنەرانی بەگشتی ڕوو لە زیاد بوون. هەرێمی کوردستانیش بێبەش نییە لە مەترسیە و تەنها لە ماوەی 6 مانگی ڕابردوودا لە هەرێمی کوردستان نزیکەی 1000 کەس بە هۆکاری بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراوە. هەرێمی کوردستان هیچ یەکێک لە مادە هۆشبەرەکانی تێدا بەرهەم ناهێنرێت، بەڵام بە هۆکاری فراوانی سنوورەکانی و خواست لەسەری بازرگانی بەم مادەیەوە دەکرێت و بەکارهێنەرانی ڕوو لە زیاد بوونە. ئەو مادانەی کە لە 6 مانگی ڕابردوودا دەستی بەسەرداگیراوە بریتی بوون لە کریستاڵ، هیرۆین، حەشیش، تلیاک کە بڕەکەیان 132,729 کیلۆگرام بوو. سەبارەت بە دەرمانی پزیشکی هۆشبەر بریتی بووە لە ترامادۆڵ، ئارتین، حەبی هۆشبەری جۆراوجۆر کە بڕەکەیان 282 شیت هەبوو 126 پاکەت بووە. بۆ باسکردنی ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی بەکارهێنانی مادەی هۆشبەر و باسکردنیەوەی کە مادەی هۆشبەر چییە، چۆن ئالوودەی دەبین و چارەسەرەکانی چین بەڕێز دکتۆر فەهمی عەلی پزیشکی پسپۆڕی دەرونی ڕاستەوخۆ لە کلینیکەی خۆی لەگەڵمدایە. سڵاوت لێ بە کاک دکتۆر، دەبێت بزانم کە مادەی هۆشبەر چییە و چۆن ئالوودەی دەبین. سڵاو لە ئێوە و لە هەموو ئازیزان، سپاس بۆ میواندارێکەشتان بۆ هەڵبژاردننی بابەتە گرنگەکەش. ڕاستەکەی حەزەکەم سەرەتاوە بڵێم هەر لەگەڵ لین ئالوودەبوون یەکسەر بیرمان بۆ لای حەشیشە و تلیاک و خواردنەوە کحولیەکانە چێت. لە کاتێکا سنووری بازنەی ئالوودەبوون زۆر فراوانترە لەوانە. بیرمان نەچێ ئالوودەبوون هەر بەم مادانە نیە، ئالوودەبوون بەجگەرە هەیە، بە هەنێ خواردنی زۆر، بازاڕیکردن، قومار، تەماشاکردنی سایتە سێکسیەکان، پۆرن، هەموو ئەمانەش ناو هەنێ خۆ هەیە وەکو ئالوودەبوون. ئەو مادانی کە ئینسان ئالوودەکەن زۆرن، بەگشتی لە تاوەکو 20 دانەیەکان ناویان هێنراوە. وەکو پێناسەیەکی سەرەتایی بۆ ئالوودەبوون لە ڕووی زانستی دەروون پزیشکی و هەر پزیشکیەوە ئەوەیە کە بریتیە لەو شتەی یان لەو خۆی کە مرۆڤ ناتوانێت دەستبەرداری ببێ. واتە ئەگەر دەستبەرداری ببێ وازی لێبێنێ تۆ کۆمەڵێک کێشەی دەرونی و جەستەیی توش ئەکات کە وا لەو زەلامە کە ئەعتیاد بێ لەسەر ئەمە، معتاد بێ لەسەر ئەمە و ناچار بگەڕێتەوە بۆی بەکاری بێنێ. مادەکان زۆریان زۆرن بە گوێرەی شێوازی کیمیایی و پێکهاتەی کیمیایی و بە گوێرەی کاری کیمیایی و دەرمانی خۆیان جیاکراونەتەوە. ئیتر هەیانە بۆ منە بە خێوێنەرەکان ناسراوە، هەیانە بە وریاکەرەوەکان ناسراوە، هەیانە بە هێز بەخشەکان، هەیانە بە ئەوانی کە تەرکیز و زاکیرە زیادەکەن، یان ئەمە بەم ناوانە. ناوی تریشان هەیە، مەسەلەن ئەوەی کە لە ڕووە با بڵین بازاڕێکەوە خەڵک خۆی ناوێنێت، ئەوانی کە بەکارهێنن مەسەلەن ئەوانەی بۆ ئازار و ئەوانی کە بۆ دڵخۆشی و بۆ ئەو شتانە بەکارهێنن. بە کورتەکەی شێواز و پێکهاتەیان زۆرە. بەڵێ دەبێت بزانم دکتۆر، بۆ نمونە سیرکردنی سایتی پۆرن لەگەڵ خویەکی دیکە بۆ منە خواردنێک لەگەڵ بەکارهێنانی بۆ منە کۆکاین، هەمویان هەمان قۆناغی ئالوودەبوون و توشبوون و کاریگەریان لەسەر کەسەکە هەیە، واتە کاتێککە توش دەبن هەمویان بە هەمان قۆناغ و مەرحەلەی ئاڕۆن. دروستە، ئەگەر هەمان قۆناغیش نەبێ هاوشێوەبوونی زۆر هەیە لە بینی قۆناغەکانە.
بنمونە ئەگەر ئێمە هەر جگەرە بێنینەوە کە خەڵک وازانێت جگەرە شتێکی ئاسایە نەخێر جگەرە لە تۆپی لە ترۆپکی ئەو مادانەیە کە ئینسان ئالودەکە لەگەڵ مەسەلەن بە قمارکردن تێبینێ نمونە بێنینەوە یان بەراوردی جگەرە بکەین لەگەڵ ئەو سایتە سێکسیانی کە جەنابتان ئاماژەتان بۆ کرد بۆ نمونە کەسێک سەرەتا جگەرەیە کێشەیە دووجگەرە کێشەیە بۆ منە بیرەیە خواتەوە دوانە خواتەوە وانە یارەوەنەیە جەوی پێ بێت و پێی بێتاقەت ناوێ و جە وەرەگرێت ڕەنگە دوای مانجێ بەو دوان و سێجگەرە و دوو بیرەیە بۆ نمونە یەکتیفان نەکات ناچار جورعەکە زیاکات دەیدێ زیاد دەکات ڕەنگە هەر بە بیرە سوکنایینەیە بچێ بۆ مادەیەکی تر تا وردە وردەوای لێی تر هەم ڕێژەکەی زیاکە هەم کاریگەریەکەی کەمە بێتەوە کوجاران نامێنێت لەسەری بە هەمان شێوە بەڵێ بۆ خویەکی وەکو قمار تەماشاکردنی پۆرنۆ شتانە شتا سەرتا شتەکان لەوە چێ بە هەفتانە جارێ مانگانە جارە دەست پێ بکات و وردە وردە تۆڵ بکێشێ و ڕێژەکەشی زیاد بێ جا کێشەی ئەمانە لەوانیە کە تەنها هەنێک کێشەی جەستەی و دەرونی دروستەکەن نەخێر ئالو دەبوون کێشەکانی ئەوەندەی کێشەی کۆمەڵایەتی و یاسایی و تاوان و خراپەکاری و ئەو شتانن شان بەشانی زیانە جەستەی و دەرونیەکان ئەو زیانانەشی هەیە بەڵێ دکتۆر چارەسەری ئەمڕۆ چکە بابەتەکەمان مادەی هۆشبەرە چارەسەری ئالوودەبوون بە مادەی هۆشبەر چیە ئایا لە کوردستان کە زیندانە لە زیندان چارەسەری پێویستی دەرونی وەردەگرن و کەسانی کە لە سەرمادەی هۆشبەر دەگیرێن یاخود نەخێت تەنها زیندانێکە و تەواو ئایا ئەمە چارەسەرە؟ بەڵێ خۆشبەختانە ئێمە توانین بڵێن بەڵێ بۆ هەموو دەردێک بۆ هەموو نەخۆشێک بە تایبەتی خۆشبەختانە ئالوودەبوون چارەسەری هەیە هەم چارەسەری دەرمانی و دەرونی و جەلسات هەم چارەسەری کۆمەڵایەتی و بیریشمان نەچێت ئەوەی کە ئالوودەبووە کەسی تاوانبار نییە کەسی خراپ شەر نییە کەسی خراپ بێ تا ئالوودەبوون نەخۆشیە یەکێک چۆن تووشی نەخۆشی شەکرە و زەختە بێ ئەمەش ئالوودەبووە بیرمان نەچێت هۆکارەکانی ئالوودەبوون زۆر جار هۆکارێکی باش و بێمەبەست بوون بۆ نمونە کەسێک بۆ نمونە ڕەنگە نەشتەرگەرێکی قورسی بۆ کرابێ دواتر ئازارشکانێکی بەکارێ نابێ ئازارشکێنێک هەبێکی ئازارشکێن لەمەوە ئەو کەسە وەکو بڵێ خولیای ئەو دەرمان و ئازارشکێنە کەوتۆتە ناو مێشکیەوە ئەمە ناڵێن ئەمە بیانوویەکە بۆ ئەوەی کە بوترێ ئەمە ئەم کەسە ئالوودەبوو بەڵام ئەمە نمونەیەکە مەرجنیە کەسی ئالوودەبوو کەسی خراپ بێن نەخێر لە ناو کەسی ئالود چارەسەریەکان جۆریان زۆرە سەرەتا پزیشکی پسپۆڕی دەرونی و کەسە ئەبینێت هەڵسەنگانی تەواوی دەرونی بۆکات بزانێت هیچ حاڵەتێکی تری هەیە هەڵسەنگانی جەستەیی بۆکە فحوساتەکانی بۆکە بەڕاوێژ لەگەڵ پزیشکە پسپۆڕەکانی تراوانەی بۆ منە هەناویەکان نەشتەرگەریەکان مێشک و دەمار تا بزانرێت چ زیانێکی تری جەستەیی بەرکەوتووە پاشان دەسەکرێت بە پلانەکانی جێبەجێکردنی دەرهێنانی ئەو ژەهر و مادە و خو ئالوودەبوونانە کە لەو کەسە هەیە جا زۆربەی زۆری حاڵەتەکان پێویستەکان لە نەخۆشخانەکان هابن و لەژێر چاودێری پزیشک هابن کە خۆشبەختانە بەپێی یاسا و لە وڵاتی خۆشمانە لە کوردستانە ئێمە لە ناو سنتەرە دەرونیەکانە لە ناو نەخۆشخانە دەرونیەکانە چارەسەر بۆ نەخۆشانە کرێ و خۆشبەختانە زۆربەی زۆریشان باشە بن و کێشیان نامێنێ ئەیتر هەم بە دەرمان و هەم بە چارەسەری دەرونی و بە زۆر شتی تر زۆر باش دکتۆر فەهمی عەلی پزیشکی پسپۆڕی دەرونی زۆر سوپاسکە لەگەڵم لە عێراق ئامارەکانی توشبوون بە کۆڕۆنا جارێکی دیکە لە هەڵکشاندا دوو کەسی دیکە بە ڤایرۆسەکە گیانیان لەدەستاوە و بە گوێرەی ئاماری 24 کاتژمێری ڕابردووی وەزارەتی تەندروستی عێراق 1039 کەس تووشی کۆڕۆنا بوون دوو توشبووی دیکەش گیانیان لەدەستاوە هاوکات 393 کەسیش ڤایرۆسەکەیان تێپەڕاندووە و چاک بوونەتەوە وەزارەتی تەندروستی عێراق بڵاویشی کردوێتەوە لە 24 کاتژمێری ڕابردوودا 6558 کەس ڤاکسینی کۆڕۆنایان وەرگرتووە. لە ئەمریکا هەندێک ویلایەت بڕیاریان داوە کە منداڵە باربردن قەدەغە بکرێت بۆیە وا بۆ 3 ڕۆژە چێت هاوڵاتیانی ئەو وڵاتە خۆپیشاندانەکەن. لە ساڵی 1970 تا ئێستا لە ئەمریکا مافی سک لە باربردن مافێکی پارێزراو بووە بەڵام لەمە دواوە نابێت. بەو پێی ئەنجومەنی پیران و سیناتۆرەکان دەستیان هەبووە لەم بڕیارەیە ژنێک لە نێو خۆپیشاندەراندا دروشمێکی بەرز کردوتەوە و نووسیوێتی ئەگەر بەویستە حکوومەت تەداخلی منداڵدانم بکە شوم بە سیناتۆرەیە کرد.
لە ئەمریکا چەند ڕۆژێکە خۆپیشاندانە لە دژی بڕیارێکی دادگای باڵای ئەو وڵاتە کە بە هۆیەوە ویلایەت لە دوای ویلایەت بڕیاری یاسایی بوونی منداڵ لەباربردن هەڵدەوەشێننەوە. وڵات بووە بە دووبەرەوە بەرەی ئەو ویلایەتانەی کە منداڵ لەباربردنیان قەدەغە کردووە یان بەتەمان قەدەغەی بکەن لەگەڵ بەرەیەک کە لە ساڵی 1973 تا ئەمڕۆ ڕێگەیان بە پرۆسەکە داوە. چەند ڕۆژێکە چەندین هەزار ئەمریکی لە واشنتۆن سەرشەقامەکانی بەردەم دادگای باڵای وڵاتەکەیان گرتووە و چەندین دروشم بەرز دەکەنەوە وەکو ئەم دروشمانە. ئەمە جەنگە دژی ژن یان منداڵدانی خۆم و پەیوەندی بە خۆمەوە هەیە. من خۆم بە ئەسڵ خەڵکی تەکساسم کە منداڵ لەباربردنی قەدەغە کردووە. هاوڕێم هەیە کە لە تەکساس دەژین و ئێستا ویلایەتەکانی چواردەوریشیان منداڵ لەباربردنیان قەدەغە کردووە. ئێستا ئەوان هیچ بژاردەیەکی دیکەیان لەبەردەستدانیە. زۆرێک لە ئافرەتان نەکاتیان هەیە لە سەرچاوەیەکی دارایی باش تا بتوانن لەم ویلایەت بۆ ئەو ویلایەت بڕۆن بۆ لەباربردنی سکەکەیان. دوای ئەوەی دادگای باڵای ئەمریکا بڕیاریدا کە ئەو پارێزبەندیەی لەسەر یاسای سک لەباربردن هەبووە هەڵی بگرێت، دەستبەجێ 8 ویلایەت کە سەر بە پارتی پارێزگارارن قەدەغەکەیان خستە سەر پرۆسەی لەباربردنی منداڵ و چەندین ویلایەتی دیکەی سەر بە هەمان پارت بەم زوانە هەمان بڕیار دەدەن. خۆپیشاندەران ترسیان لەوە هەیە دادگای باڵا کە بە هەوڵەکانی دۆناڵد ترامپ زۆرینەی ئەندامەکانی سەر بە پارتی پارێزگارانن هەنگاو بەرەو قەدەغەکردنی هاوسەرگیری هاوڕەگەزخوازان و حەبی دژە سکپڕیش هەڵێنن. بایدنی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش لەم بارەیەوە نیگەرانی خۆی نیشاندا و دەڵێت من تێدەگەم کام بڕیارە چەند گرانە لەسەر دڵی ئەمریکیەکان و هیواشی خواست ئەمریکیەکان لە کاتی دەنگدانی مانگی 11 ئەم ساڵ تۆڵەی ئەمە بکەنەوە. ئێستا ئەو ئافرەتانەی لە ویلایەتانن کە منداڵ لەباربردن تیاندا قەدەغەیە و بەنیازی ئەو کارن دەبێ بەردەوامی بدەن بە سکپڕیەکەیان یان بنهێنی لەباری ببەن یان حەبی منداڵ لەباربردن بخۆن یاخۆت کۆچ بکەن بۆ ویلایەتێکی دیکە. هەواڵە تەندروستیەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا هەر بمێن بە سەلامەت دەگەڕێمەوە هەولێر.